ئێمە لە ڕۆژی گیانی ژینگەدا بە هاوبەشی بەڕێوەبەتی و قافی چەمچەماڵ سیمینارێکمان ساز کردووە بۆ مامۆستایانی وتاربێژ لە سنووری بەڕێوەبەتی ئەو قافی چەمچەماڵە. مەبەست لەو سیمینارە هۆشیارکردنەوە یاخود ڕۆڵی مامۆستایانمان بەرز نرخاندووە لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا بەتایبەتی لە مەترسیەکانی جگەرە و نێرگەلە کێشان کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەو مەترسیە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە. لە هەفتەی ڕابردوودا هەڵمەتێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕاگەیەنرا. ئێمە کوڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە بڕیارمانداوە لە سنووری قەزای چەمچەماڵ چەند سیمینارێکی جیاواز بۆ خەڵکانی پسپۆڕ بۆ خەڵکانی تایبەت لەو بوارەیە ساز بکەین. سوودی ئەم جۆرە سیمینارانە بەڕاستی زۆرە لەم کات و ساتی ئێستادا لەبەرەوەی بەکارهێنانی جگەرە و نێرگەلە خەریکە لە وڵاتمان بۆتە دیاردا خەڵکانێکی زۆر پێوە جیرۆدە بوونا. ئەمە ژوا ئەکا کە مەترسی بەکارهێنانەکەی زۆر لە ئاستێکی گەورەدا ئەبێ. ئێمە لە ڕێی ئەم سیمینارانەوە لە ڕێی ئەم جۆرە سازکردنی کۆڕ و دانیشتن و دیبەیت و ئەمانەوە ئەتوانین هوشیاریکی گرنگ و چاک بدەین بە خەڵکی و مامۆسایانی ئاینی بە تایبەتی کە ڕۆژانە لە مزگەوتەکانیان خەڵکانێکی زۆر جویان لێ ئەگرن. ئەم مامۆسا بەڕێزانە ئەتوانن لە ڕێی مینبەریانەوە خەڵکی وشیارەکەنەوە لە کاریگەری ئەم دیاردا کوشندەیە